زۆرێک لەوانەی کە لە وڵاتی ئێمە پێیان ئەوترێت تەماڵ مرج نییە مێشتیان تەمەڵ بێ یاخود لە ڕاستیا تەمەڵ بن وە زۆرێکیش لەوانەی کە پێیان ئەوترێ زیرەک مرج نییە لە ڕاستیا زۆر زیرەک بن. تۆ 24 سەعاتە هەیە بە 5 سەعات سەعیکردن مەگەر ئایکیۆکەت زۆر زۆر بەرز بێ پێشینەیەکی زۆر زۆر باشت هەبێ لە فڕوفێڵی ئیمتیحانات شارەزابی پێشتر خۆت ئامادە کردبێ ئەیجینا 5 سەعات سەعیکردن زۆر زۆر کەمە بەم پێتان بڵێ. قەلەقی بەچی نامێنێ قەلەقی بە سەعیکردن نامێنێ نەک تۆ بڵێ من قەلەقم سەعی ناتوانم بکەم. تۆ ئامانجێکت هەیە بۆ بەدەستهێنانی ئامانجەکە کۆشەتی ئێمە ئەڵین چی بکەی بۆی ئەم کۆشەت بەڕاستی ئەنجامی باشی هەبێت. مەسەلەن تۆ ئەڵی کتێبەکەم 100 لاپەڕەیە دڵنیا بە ئەگەر گرنگەکان جیاکەیتەوە نزیکەی 20 پەڕەیە